لە 29مین ساڕۆژی ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری ساڵی 1991 خەڵکی کوردستان نووسەران و چاودێرانی سیاسی شاری هەولێر ڕایدەگەیەنن ڕاپەڕین وەرچەرخانێکی مێژووی بوو لە خەباتی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان کە بەرامبەر ستەم و داگیرکاری بەعز ڕاپەڕی پێشان وایە ئەوڕوو داوا بەرهەمی خوێنی شەهیدان و یەکگرتووی و یەکڕێزی هەموو چین و توێژەکان و پێکهاتەکانی کوردستان بوو. هاوکات ڕۆلی یەکێتی نیشتیمانی کوردستان بە گرنگ و پڕبایەق وەسف دەکەن لە دانانی بەرنامە و پلانی ڕاپەڕین و هۆشیارکردنەوە و جۆشدانی جەماوەری ڕاپەڕی و لە ڕێگای ڕاگەیاندنەکانی. دیارە ڕاپەڕین بەرهەمی خوێنی شەهیدان بووە. ڕاپەڕین جموجۆڵەکی پێشمەرگانە بوو دوای ئەوەی هەمومان بەهۆی ئەنفالەکە چوونە ئەو دیوی سنوور. پاشان دیارە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی هەڵسا بە کۆکردنەوەی کۆمەڵێک ڕاو بیر و ڕاو بۆ چوون و ئەوانە کە بتوانن ڕاپەڕین بکرێ. دیارە کۆمەڵێک لەو حزبانە بەشدار بوون، کۆمەڵێکیش ڕای جیاوازیانە بوو. پاشان لە 5/3 ڕاپەڕین جۆشدانێک بوو لە جۆشدانێکی ئەو جەماوەرە بوو کە ئەوەی ئێستا ڕاپەڕینی کرد. دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان هەردەم ئەسپی خۆی تاوداوە بۆ ئەو کارانە. هەر لە ناوچە ئازادکراوەکان کاتی پێشی ڕاپەڕین ناوچە ئازادکراوێکی یەکجار زۆری هەبوو، ڕۆلی بە هەموو چینەکاندا بەش کرده بوو. لەوانە مەسەرەن چینی بەشەکانی ڕێخستی ناو شار و دەرەوەی شار و هەموو بەشەکە. 29 ساڵ لەمەوبەر لە کاتێکدا ڕژێمی بەعز لە لووتکەی دەسەڵات بوو، دڕندایەتەکانی پەلی داهاویش بۆ وڵاتانی دەوروبەر لە ناوەش بە سەختترین شێوە خەریکی کۆمەڵکوژی کورد بوو. لەو کاتەوە بە بەرنامەیەکی چڕوپڕی بەرەی کوردستانی و بە بەشداری سەرجەم هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان تواندرا پلانی ڕاپەڕین دابڕێژرێ. ڕاپەڕین دەرئەنجامی زوڵم و زۆر و چەسانەوەی بەعس ڕوویدا. ڕاپەڕین لە ڕۆژگارێکە ڕوویدا کە کورد هیچ هیوا و ئومێدێکی بەژیان نەمابوو. پاش تێکدانی 4,000 دێ کاولکردنی زۆربەی زۆری سەرچاوەکانی ئابووری کوردستان، تێکشکانی هێزی پێشمەرگا، بەکارهێنانی چەکی کیمیایی، ئیتر هیچ هیوایەک بۆ گەلی کورد نەمابوو. لەبەر ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان نەخشە سازی ڕاپەڕینی کرد، داهێنەر و دامەزرێنەری بەرنامەی ڕاپەڕین بووە. ناکرێت ڕۆلی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە فراهم کرد. بەرهەمی ئەو ڕاپەڕینە ئەمڕۆکە ئەم دەستکەوتن و دامەزراوانەیە کە گەلەکەمان شانازی پێوە دەکا و بووین بە قوارەیەکی سیاسی دەستوری لە هەرێمی کوردستاندا کە لە یەکەم جارە لە مێژووی گەلی کووردا بەهۆی دەستکەوتەکانی ڕاپەڕینەوە گەلی کوردستان بتوانێت خۆی بەڕێوە بە شێوەیەکی یاسایی و دەستوری. لە ڕاپەڕیندا یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت بڵێن قیادەی ڕاپەڕینی کرد، هەم مەیدانی و هەم لە ڕووی ئەعلامی. بە تەواوی گەلی کوردستان ئەو ڕۆژانە چاویان لە چالاکیەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بوو و بە تایبەتی ئێزگەی دەنجی گەلی کوردستان ئەو کاتە ڕۆڵی کاریگەری هەبوو. دوای 29 ساڵ و ئەزمموی چەندین ساڵەی ڕابردووی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان داوا دەکرێت بە ڕوحیەتی ڕاپەڕین خزمەت بە چین و توێژەکانی خەڵکی کوردستان بکرێ، هاوکات بەرژەوەندی هاوڵاتیان بخرێتە پێش بەرژەوەندی حزبی و تاکە کەسیەکان، لە دەرەوەش کار بۆ بەدەستهێنانی مافەکانی خەڵکی کوردستان بکرێت، بە تایبەتی گەڕانەوەی ناوچە دابراوەکان و ئاوەردانەوەی زیاتر لە کەس و کاری شەهیدان و پێشمەرگەی دێرین و زیندانیانی سیاسی. تا عەبدوڵڵا، گەلی کوردستان، هەولێر.